با بزانین بەڕێزەکانم کە ڕەزابوونی خواوا گەورەیە پێغەمبەران هەوڵیان بۆ داوە. پەروەردگارمان جەلە جەلالۆ مەوعیدی بۆ بەنو ئیسرائیل دانا لەگەڵ موسای پێغەمبەریان عەلەیهی السەڵات وسەلام کە بێن بۆ چێوی توور. موسا پەلەی کرد پێش قەومەکەی گەیشتە ئەوێ. خوای پەروەردگار فەرمووی وما ئەعجەلەکە عن قەومک، ئەوە چی وای لە تۆ کرد پەلە بکەیت و قەومەکەت بەجێ بێڵیت و خۆت وازوو بیت؟ موسا عەلەیهی السەڵات وسەلام فەرمووی وعەجیلت ئیلەیکە ڕەبی لتەڕضا، من پەلە بۆیە دەکەم بۆی تۆ ڕازی بی لێم، کە هەر بانگێکت کردم و داوات کردم بە پەلە بێم بۆی تۆ ڕازی بی لێم ئەی پەروەردگارم. سولەیمان عەلەیهی السەڵات وسەلام دوعای دەکرد ربي أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي وعلى والدي وأن أعمل صالحا ترضاه. أي پروردگار وام لێ بکەی موفقم کەی کە سوپاسی ئەو نعمەتە بکەم بەسەر من و دایک و باوکم داڕشتوتە و وام لێ بکەی کارێک کەم تۆم لێ ڕازی بێت. گەورەترین ئاواتی پێغەمبەران ڕەزابوونی خوا بووە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئیبراهیمی کوڕی بە بچووکی خوای گەورە دەیباتەوە کە زۆر خۆشەویست بوو بەلایەوە. لە کاتی بردنەوەیدا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ ئین العین لتدمع وئین القلب ليحزن، چاوەکان فرمێسک دەڕێژن جگەرگۆشەکەی مرد و دڵیش خەفەتبار دەبێ ولا نقول إلا ما يرضي ربنا، بەڵام قسەیەک ناکەین ئیلا ئەو قسەیە نەبێ کە پەروەردگارمان لێ ڕازی دەبێ و قبوڵیەتی. کەواتە ئەی مسلمان ئاواتی تۆ ڕەزابوونی خوا بێت لە کاتی خۆشی و ناخۆشیتدا. بۆیە لە دوعاکانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام دەیفەرموو اللهم إني أعوذ برضاك من سخطك، خوایە پەنا بە ڕەزابوونی تۆ دەگرم لە تووڕەبوونی تۆ.